بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان 35 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تاوانی ئەنفال لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین دوای 35 ساڵ چی کراوە بۆ دۆسی ئەنفال لە ڕووی بەجینۆسایت ناساندنی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتیش وە بۆچی تاکو ئێستا کە سوکاری ئەنفال کراوان قەرەبوو نەکراونەتەوە بۆچی کەمترین ڕووفاتی ئەنفال کراوان هێنراوەتەوە هەرێمی کوردستان و بۆچی جاش و مستشارەکانیش دەستگیر ناکرێن و ناوچەکان ئەو ناوچانەی کە زۆرترین ئەنفالی تێدا کراوە لە ڕووی خزمەتگوزاریشەوە پەراوێستکراون لەگەڵ یەک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی جێگری سەرۆکیەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لە ستۆدیۆ هەروە لە کەرکووکەوە هێمن حەسیب نووسەر لە بواری جینۆساید قسە لەسەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا پوختەیەکی مێژووی لەبارەی ئەنفال و باش قۆناغش ئەوزام ئەنجامدرا بەناوی خوای گەورە بابەتی یاخود پرسی جینۆسایدی ئەنفال باسە لەو پرۆسانەی کە ڕژێمی پێشووتری باس دژ بە خەڵکی هەرێمی کوردستان دژ بە گوندنشینەکان دژ بە بەشێک لە شارۆچکەکان پێی هەڵسا ئەم پرۆسە بێجگەلەوەی کە ئەتوانین بڵین قۆناغێک گە ناوی بنین قۆناغی ئامادەکاری و ئامادەسازی و زەمینە خۆشکردن بۆ پرۆسەکانی دواتر بە هەشت قۆناغ کۆتایی دێت لە قۆناغی یەکەمەوە کە هەندێک ئەیگەن لە هەژدەی باڵین دووەوە تاوەکو یا باڵین هەندێک دەڵێن لە 22 دووەوە تاوەکو باڵین شەشی نۆ لە ساڵ 1970 کە ئەم پرۆسانە پرۆسەکە لە مانگی شوبات 1970 تا مانگی 1970 قۆناغ ئەنجامدرا بەڵێ بەهەش قۆناغ ئەنجام دراوە تیایدا تەمان هەموو ئەو شتانی کە پێویستن بۆ جینۆساید هەموو هەنگاوانی کە لە جینۆسایددا ڕەچاو ئەکرێن ڕژێمی بەعس هەر لە وەکتم لە ئامادەسازیکردن لە نیەت و نیازی وڵی لە ناوبردن خڕکردنی خەڵکەکە تاوەکو کۆتایی پرۆسەکە کە مەسلەی زیندە بەچالکردن و لە ناوبردن بوو ئەمە بەڵێن ئەو پرۆسانە بوو تەمان لەم پرۆسا بە زیاد لە 4000 گوند ڕوخێنرا چەند شارۆچکەیەک و چەند هەتام لەم یەک دوو قەزاش ینی وێران کرا زیاتر لە 3000 مزگەوت وێران کرا لە هەرێمی کوردستانە و هەموو ئەو باڵێن قوتابخانە و تێکیە و ئەو شتانێکە هەموو ینی شتێک نەمایەوە کە سەبارەت بە ئاماری ئەنفال کراوان خۆی تاوانی کۆمەڵکوتی و جینۆساید بەڕێز شارەزای بواری هەرچەندە ژمارەکە ینی زۆر ڕۆڵ نابینی بەڵام ئەو ئامارێکی دروست تاکو ئێستا لە کۆڵنیۆکی جدی کراوە لەبارەی ژماریان 1970 ینی وەکو دوی کۆمنت بکرێت هیچ ئامارێکی زۆر دقیق و دروستمان نییە بەو مانایی ینی ئەوەی هەتا تەنانەت 1970 بەڵام وەکو جەنابەت فەرمووت خۆی لە پرۆسەی جینۆسایددا ژمارەکە زۆر نییە ڕاستە تا ژمارەکە زۆرتر بێکارە ساتەکە گەورەترەوە قوربانەکە ینی گوێی ئەتوانین تاوانەکە گەورەترە بێت بەڵام تاوەکو ئێستا بە شێوازێکی فەرمی هەر ئەوە باوە هەر ئەوە کە ئەوتێ 1970 کەس بوونەتە قوربانی بەڵام دیارە ئێمە ئاماری تریشمان کردووە کە ژمارەکە کەمترە لەوە با بڵین و علی حەسەن مەجید خۆی کە کاتێ باسی ئەوە کرا کە 1970 ئەڵێ وانە ئێوە مبالەغاکەن لە 100,000 زیاتر نەبووە هەر 100,000 کەس بووە یانی مەبەستنی خۆیاندان بە 100,000دان بەڵێدان بە 100,000 ئەنێن گریمان یانی ئەگەر 10,000 کەسیش بێ باسە لە پرۆسەی لە ناوبردننی گەلێک بەشێک لە گەلێک کە ئەمەیتر بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بە پێی یاسای خوایی ینی تاوانێکی زۆر گەورە و لە ڕووی یاسای شەوتمان بە جینۆسای دانرێ بۆیە ژمارەکە هەرچەنێ بێت تەمان هەموو جینۆسایدەکانی تریش ئەگەر باسی ژمارە بێت ئەو دیقەتە نییە لە هەموویە بۆیە ینی هیچ جوولەکەکان سیرەکەی بەعزی قسەی جیاوازی لەسەرای با بڵێن تۆکسی با بڵێن ئەوانە بە هەمان شێوە ئەو ژمارانە ینی ئەکێ لە هەموو شوێنەکە ئەوە هەبێ بەڵام بە هەر حاڵ ئێمە تا ئێستاکە ژمارەیەکی کۆتاییمان بە شێوازێکی فەرمی ئالان نەکراوە لەوانەیە ئەوە مەبەستێکیش هەبێت لە پشتیەوە کە نەویسری ئەوە ئێستاکە بڵین چووکە ساڵە ئامارێک کرا لە ڕاستیە من وازانم ئامارەکە هەر هەیە بەڵام ئیتر ئەم ژمارانە قسەی لەسەرەکرێ وەکو تیشمان لێرە باسەکە باسی ئایا ئەم پرۆسە جینۆسایدە لە ناوبردنی کۆکوژیە ئیرادەی لە ناوبردنی گەلێکە بەشێکە لە گەلێ بڵێ
هەموو بنەماکانی جینۆساید کوژی و تاوانی دژە مرۆڤەتی بەڵێ لە ئامادەسازیەوە لە کۆکردنەوەی خەڵکەکەەوە لە دوجار لە ناوبردنەوە کە ئەمە پایەکانی با بڵێن جینۆسایدن. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دێمە خزمەت کاکێ من سوپاسی ئامادەبوونی بەڕێزشت دەکەین سەبارەت بە جینۆساید ناساندن بڵێن لە ساڵی 2007ەوە دادگای باڵای تاوانەکان لە عێراق بە ئەنفاری بە جینۆساید ناساندووە لە سەراسی ناوخۆی عێراق و پەرلەمانی عێراق لە 2008 ئەی لە سەراسی نێودوڵەتی چی کراوە بۆ بە جینۆساید ناساندنی وەکو ئاسە نێودوڵەتیەکەی؟ دەست خۆش زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و خۆشحاڵم کە لە بەردامای لەگەڵ بەڕێزمان سەفاتیحم. طبعا پرسی جینۆسایدی گەلی کورد لە هەموو تاوانەکان هەڵەبجە ئەنفال جینۆسایدی بەرزێنەکان کوردانی فەیلی ئەمانە هەمووی لە ئاستی ناوخۆی عێراق وەک پەرلەمان وەکو سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە فەرمی ناسێنراوە لە دوایەوەی دادگای باڵای تاوانەکانی ئەنفال دانی پیاناکە ئەمە تاوانی جینۆسایدە بەڵام بەداخەوە لە ئاستی کۆمەلگای نێودوڵەتی نەتوانراوە هەنگا ینی بە فەرمی بناسرێت هەنگاو باش نراوە مەسەلەن لە سویسرا هەنگاوی باش نراوە لە ساڵی 2012 پێشتریش لە سوید ئەمان هەنگاو نراوە لە هەندێک وڵاتی تر کارکراوە بۆی ئەم کەیسە بە فەرمی بناسرێن و براوەتە پەرلەمانی وڵاتان بەڵام بەداخەوە نەیتوانی دوجاریان لە مانگی 2020 یەک بوو کە دۆسیەکە بردرایە پەرلەمانی فەڕەنسا بەداخەوە دەنگی پێویستی بەدەستنێنە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی کورد هەڵەیەکی گەورەی کرد کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ڕازی بوو بەوەی کە دادگایەکی ناوخۆی عێراقی سەرانی ڕژێمی بەعس دادگایکە لەسەر ئەو تاوانانە دەبوو کورد پێداگیری بکردایە لەسەر ئەوەی کە ئەم دادگایکردنە لە دادگایەکی نێودوڵەتی بێ مەرج نییە دادگای تاوانی نێودوڵەتی بێ دەکرا مەسەن زۆرجا لە جیانە بووە بۆ کەیسێک دادگایەک دروست کراوە دوایەوەی کەیسەکە بڕیان لەسەر کەیسەکە دراوە دادگاکە هەڵوەشاتەوە و ئەو کاتیش کە دوای ڕوخانی ڕژێمی بەعس پرسی دادگایکردنی سەرانی ڕژێمی بەعس هاتە ئاراوە چۆن دادگایکردن دادگایکی نێودوڵەتی بێ یا ناوخۆی بێ یاخود دادگایەکی تێکەڵ بێ بەداخەوە کورد کەوتە ئەو هەڵەیەوە لەگەڵ ئەوە بوو کە با بڵێن دادگایەکی ناوخۆی بێ ئەمە با بڵێن زیانی پێمانگەیان زیانێکی کوشندەی پێمانگەیان لەبەرەوەی بۆ خۆتەزانین لە کۆمەلگای نێودوڵەتی بە تایبەتی ڕۆژئاوا وەک ئەوروپا و ئەمریکا ئەوانە یاسا و سیستەم و ڕتمێکی جیاوازیانەیە لە کاری یاساییدا ڕەنگە تێبینیان هەبوو بێ لەسەر پرۆسەی دادگایکردنەکە ئەمە وای کردووە ئێمە نەتوانین ئەم هەنگاوە بینە کۆمەلگای نێودوڵەتی بە تایبەتی کە وەڵامی پەرلەمانی سویسرا کە ئەو کات لقی ڕێکخراوی چاک ئەو هەنگاوینا لە وەڵامەکەی سەرۆکاتی پەرلەمانی سویسرا هاتووە کە بەڵێ ئێمە باوەڕمان بۆیە کە تاوانی ئەنفال ڕوویداوە بەڵام ئەم کەیسە زیاتر کەیسێکی یاساییە نەک کەیسێکی سیاسی بۆی ئەمە هەڵەیە لێوێ ڕوویدا ئێستا دێمە سەر ئەوەش لە لایەکی ترەوە لە دوای راپەڕی 1990ەوە تا ئەم چرکە ساتە ئەوەی کە کراوە بۆ پرسی ئەنفال و هەتاوی دۆسەکانی تری جینۆسایدی گەلی کورد هەوڵی ئەشخاص و ماندووبوونی تاکە کەس بووە نووسەرێک لێرە بەڵگەکانی کۆ کردێتەوە نووسەرێکی تر شاید حاڵەکانی دواندووە و قسەکانێکی دەکۆمنت کردووە یەکێکی تر چیرۆکانی نووسێتەوەیکی تر توێژینەوەی کردووە و هەندێک ئەشخاص دواتریش وسییان هەنگاوەکانیان یەک بخەن لە چوارچێوەی ڕێکخراوێکا چی لە ناوخۆ چی لە دەرەوە کاریان کردووە ئەوەی کراوە لە دوای نەوەتویەکەوە تا ئەم چرکە سادە تەنها هەوڵی فەردی و دڵسۆزی و باوەڕبوونی ئەشخاص بووە بە قەزێگە ئەگەر نا لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی پەرلەمان و لەسەر ئاستیەوەی دامەزراوەیە کە بێ بە پێی یاسا لەم هەرێمەیە دروست کرابێ و کارکرابێ بۆ نەکراوە. ڕاستە وەزارەتی شەهیدانێ کاری کردە بۆ مەسەلەی موچەی کە سوکاریش ئەنفال و ئەمانە و ڕێخستنەوەیە بەڵام وەک پرسەکە ینی وەک پرسەکە چکو ئەم پرسە پێویستی بە پرۆژەیەکی استراتیژی دابش کرێتە سێرسێ قۆناغی درێژخایەن قۆناغی مامناوان قۆناغی کورتخایەن چۆن هەنگاوەکان برێت چۆن بەشداری بە هەمولایەکرێت ئەمە وجودی نەبووە ئەوەی کردیەتی ماسەفاتیح لای خۆیەوە کردێتی و برادێکی تر لای خۆیەوە هەنگاوێکی ناو توێژینەوەکی نووساوەیەکی تر بۆ کارێکی تایبەتی شووەتە دەرەوە هەوڵی داوە بە بوشەیەکیش بێ ئەم تاوانانە بگەینێ ئەمە کراوە ینی بۆیە من تاکی دەکەمەوە ئەوەی کراوە تا ئێستا و تا ئێستا ئەگەر ئەم دۆسیانە لە ئاسی دەرەوە بە شێوەیەکی بچووکیش ناسرانرابێ هەوڵی ئەفراد بووە هەوڵی تاکە کەسی بووە.
باشە بە کورتی بسپاسەکەم دێمەوە خزمەت بەس تەنها لە سەراسی پەرلەمانی چەند وڵاتێک بە جینۆساید ناسراوە وەکو بەریتانیا وەکو سویسرا وەکو سوید ئەوی فەرەنسا و تەڕاتی کردێتەوە بەس پێ دوای ئەگەر بە جینۆساید بناسرێ دەبێت لەسەر ئاستا لەسەری ئاسی مەتەنەوەی گرتوەکان بیناسیێنێت چۆنە ینی بەنێو دەوڵاتیکردنەکە بووبورە مەبەستم ئەوە بوو کە ناسێنراوە مەسەلەن لە سویدیش ناسێنراوەکە یعنی بەڕسمی نەناسێنراوە فراکسیۆنەکان بەڕسمی ناسێنراوە بەریتانیاژنی ناساندووە یان لە هیچ وڵاتێکە نە ئەنفال نە هەڵەبجە بەڕسمی ناسێنراوە لە سارە ئاستی پەرلەمان پێچەوانەی ئەوەی کە لە دۆسیەی کەیسی باڵی جینۆسایدی ئێزیدیەکانە هەمانە لەبەرەوەی ڕووداوەکە تازەتر بووە بەڵگەکان زیاتر بووە خەڵکی بیانی خۆی هاتوتە ناو بابەتەکانەوە لێکۆڵێکدا بەڵام بەبەستمەوە بوو کە دۆسیە ئەنفال و هەڵەبجە بردراوەتە پەرلەمانی سوید برداوەتە پەرلەمانی هۆڵەندا بردراوەتە پەرلەمانی سویسرا دوجاش براوەتە پەرلەمانی فەرەنسا بەداخەوە لە هەنگاوەکانە نەتوانراوە با بڵین دەنگی پێویست بێن بۆی بەڕسمی بناسرێنرێ ئەگەرچی ئێمە لە دۆسیەی دادگایکردنی ڤان ئەنرات کە بازرگانێکی چەکی کیمیایی بووەوە چەکی کیمیایی فرۆشتووە بۆ ڕژێمی بەعز لەسەر دۆسیەی هەڵەبجە دادگایی کرا تاوانەکە بە جینۆساید ناسرا بەڵام دواتر کە تەمیز کرایەوە کرا بە تاوانی جبە مرۆڤایەتی بۆیە لە ڕووە یاسایی وە لە ڕووە معنەوێکی پەرلەمانەوە لەسەر ئاستی هیچ پەرلەمانێکی وڵاتانی دەرەوە بەداخەوە جگە لە کەیسی ئێزیدیەکان هیچ کەیسێکی ترمان بە فەرمینە ناسێنراوە ناساندنەکەیشی لەسەر ئاستی پەرلەمان ئەوەندە گرنگ نییە ئەوەندەی لەسەر ئاستی دادگایەکی ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپایە بناسە چکم لەوێ براری دادگا برارێکی مولزەمە بۆ نموناگە بەس یەک دادگای ئەڵمانیا ئەم دو بڕیارە دەرکا ئەو بڕیارە بێتە بە بڕیاری هەموو دادگاکانی وڵاتانی ئەوروپا ئەمە لە ڕۆقانوگە لە ڕۆ سیاسەکەی ئەو مەسلەی پەرلەمان کە بیناسیێنێ بابەتێکی معنەویە و لایەنێکی ڕەمزیە بۆ با بڵێ شایەتیدان بۆ ئەو قوربانیانە بەداخیشەوە ئێمە نەشتوانراوە مەسن ئەوەنە جاش و مستەشار هەیە لە دەرەوە بتوانرێ مەسە سکاڵا لەسەر و جاش و مستەشارانە بکرێ ینی و بدرێنە دادگا هەچەند ئەوە پێویستی بەوەیە کە سوکاری قوربانیەکان ئەوە هەنگاوە بنێن چکو سیستەمی یاسایی لە وڵاتانە وایە کە دەبێت کە سوکاری قوربانی سکاڵاتەوە سپاس دەکەم دێمە خزمەتکە دکتۆر سەبارەت بە قەرەبووکردنەوەش بۆی ئەو هەموو نوێنەرە کووردا لە پۆستی باڵا هەوڵەنگە درراوە بۆ قەرەبووکردنەوەش هەرچەندە هیچ بڵێم پارە قەرەبوو نەکە قەرەبووکی معنەوی وەکو داوای لێبوردنێک وەکو دابینکردنی بودجەیەکی تایبەتمەند بۆ ناوچانەی کە لە ئەنفال زیانی زۆریان بەرکەوتووە منە بێ سەرەتا بڵێم کە ئەم دەسەڵاتە بەداخەوە دەسەڵاتێکی بێباکە و گەیشتوەتە ئاسێک ئەوەی کە وەصفێکی قورئانی هەیە ئەڵێ ئینە الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا مرۆڤ یاخیە بێ لە وڵەی زیادەڕەویە کات و وڵەی ئیتر سنووری خۆیە بەزێنە کاتێک کە بینی بێنیاز بووە لە خەڵکی یا دەوڵەمەند بووە و پێویستی بە کەس نەبووە پێویستی بە کەس نابێ ینی گەیشتوەتە ئەو خۆناغا ئەم دەسەڵاتە فعلەن ئاوهایە ئاوا مامەڵاکە منەتی بە خەڵک نەماوە و تەنانەت خەڵکیشی بۆ ئەوەیە کە مستەغنی بێ دوجار لە خەڵکی بۆیە منوازانم زۆر بێباکانە لەگەڵ ئەم کەیسا مامەڵی کردووە و ئەم کەیسە کە کەیسێکی نەتەوەیی گەورەیە هی هەموو با بڵێن نەتەوەی کووردە کەیسێکی ئینسانی گەورەیە بەڵام ئەوان لە ئاسی ئەو کەیسا مامەڵیان نەکردووە سەرەتا مامەڵەیەکی سیاسی و ئیستیغلالی بووە لە کەیسی ئەنفالە و ماوەیەک بۆ ململانی ناوخۆی بەکاریان هێناوە دوجاریش بۆ هەنێ اعتیباراتی نێودەوڵەتی هاتە ناوەوە تاوەکو مەسلەی تاوانبارکردنی سەدام ئەتوانم بڵێم بەشێکی خواسێکی نێودەوڵەتی هەبوو لە محاکمە و شتەکانی شاوکو کاکێ منوتی ئەم کەیسە ببوایەتە کەیسێکی نێودەوڵەتی جیاوازی هەبوو و ئەو هەوڵانەشی کە دراون لە پەرلەمانەکانی ئەوروپا وەکو کاکێ منیش تەکیدی لێکردەوە هیچیان نەگەیشتونەتە ئاسێکی یاسایی و دادگاکان و اعترافی با بڵێن حکوومەتی ئەو وڵاتانەی کە پەرلەمانەکەی بەشێکی بڵێن پشگیری ئەم کەیسیان کردوە کەیسی جینۆساید و ئەوانە ئەمانە هەموو یەشتر شتی ڕەمزین یعنی تۆ دوای 35 ساڵ نەتوانی کەیسەکەت بگەینتە ئاسێکی نێودەوڵەتی لانی کەم ینی اعترافێکی نێودەوڵەتی پێ بکرێت بەربەستەکەلۆبی بۆ حیزب بوو بە نەماڵەکان کراوە بۆ ئەنفەر نەخێر بە هیچ شێوێ نەکرا ئەمەش بەکارهێنراوە بۆ خواست و داخوازی خۆیان ئەمان
هیچ کات ئەمە بەو شێوەی پێویستە کاریان لەسەری نەکردووە ئەمان شەڕی بەرژەوەندەکانی خۆیانیان کردووە شەڕی مەسلحەتی حیزبیان کردووە شەڕی دەستکەوتەکانی خۆیان کردووە هیچ کەیسێکی نەتەوەی گەورە یەکلا نەکراوە قەرەبووکردنەوەش ینی هەوڵێکی زیێگومراوە لە بەغداد ڕاستە خۆ دزینەوەی بەغداد شەیە بەس هەوڵی جدیش درراوە لە بەغداڵی جدی نییە سیکە هەتا ئەوەش کە کراوە هەر ئەوی شتێکی ڕەمزیە لە محکەمە چەند جار وتراوە چەند کەسێک وەکو باڵێن شایەت حاڵ براون ئەم شایەت حاڵە داوای ئەوە کرێ قەرەبوو بکرێتەوە ئیتر ینی دیار ئەوانی تریش بەو شێوەیە بەڵام ئەم کەیسە وەسێنراوە کوای ینی ئەوان توانیان حیزبە عێراقی شیعیەکان توانیان کاتی خۆی ئەوەی کە هەڕای کردووە ماڵ و مناڵ و هەموو کەسێکی موچەی بۆ ببڕێتەوە بە ناوی ڕەفحا و زۆر شتی تر بەس کو ئێمە کەیسی هەڵەبجەمان کەیسی با بڵێن پێشتر کەیسی فەیلیەکانمان بارزانیەکان ئەنفال تێ قەرەووی کردو خۆ تەمان لیژنەی بۆ پێکێنرا من بینم دێ دکتۆر محەممەد کە لە پەرلەمانی بەغا بوو کۆمەڵە لیژنە دروست کرا و قەرەبوو شتەکان نووسرانەوە و چەنە زیانت کردووە و بەڵام وەسێنراوە بۆ ئەمە ناجۆڵڕێنرێ بۆچی لە کاتێک ئەو کتۆوتت ئێمە لە سئاسی باڵا و سەرۆکی کۆمار و پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و لە دایان وەزارەت و بەڕێوەبەری گشتی و لە زۆر شتی تریشا هەبووین ینی چی کراوە بۆ ئەو خەڵکە بەڕاستی ئەی بۆ هێنانی ڕوفاتەکان ڕوفاتیان فال کراوە سەوزەم کەمتر لە 4000 هاتووە خۆی ئەمە ئەگە درێژە گشتی کوردستانە بەڵێ بەڵێ خۆی ئەگەر درێژە بخایانی ئەسڵەن ڕوفاتەکان هەر بنەوە خاک و خۆڵ ینی وردە وردە ئێسک و پرسکەکانیش ئەڕزیێ ئەوە وتم ینی کەمتەر خەمیەکە بەڕادەیەکە ئیتر چۆنەڵی دەستکەوتی تیانە دەستکەوتی گەورەی مادی و بەرژەوەندی ئابووری ئەوانەی تیانە بۆیە کەیسی ئەنفال کەسوکاریان ڕوفاتەکانیان بەلای ئەوانەوە جاری وایە لیژنەیەکی فەرعی دروسە بێ و دێن و ئەڕۆن و ناگەن بە هیچ ینی معقولە تۆ لە دەیان هەزار ڕوفات تاوەکو ئێستاکە 1-2 هەزارێک با بڵێن ڕوفاتەکانیان هێنراوەتەوە ناکرێ ینی ئەمە لیژنەیەکی باڵای بەردەوامی هەبێت و بەردەوام پەیوەندیکانەکەرەوە بۆ ناسانەکەی تاوەکو ئێستاکە هەر وەزیرێ دێ هەندێشتی سەرەتاییە کات و دوایی وازە هێنرێت تەنانەت پەرلەمانتارەکانی بەغاش جاری وایە من بینیوە دوای کۆمەڵێ کار کە کراوە پێشووتر لە دانپێداهێنان تازە ئەڵێ ئێمە ئەمانەوێت لە بەغا و نازانم لەکوێ با بڵین دان بنێن بەم کەیسا لە کاتێک ئاگای لە هیچ نیە بەسم ئەوەیە ئێمە ئیشەکانمان دامەزراوێکی تایبەت بە ئەنفال وەکو دی کۆمنتکردن وەکو کەسانی شارەزانی ئێمە وەزارەتێکمان هەیە وەکو کاکێمەوەزارەتی بڵێن بەڵام هیچ شتێکی علمی یەک دام و دەستگایە کە زۆر ئەکادیمیانە زانستیانە کار بکات لۆبی بکات وڵاتانی ئەوروپی بگەڕێ وڵاتانی ئیسلامی بگەڕێ وڵاتانی عەربی بگەڕێ دەیان کۆنگرە و کۆنفرانس بگرێ ڕاستە هەندێشتی لاوەکی کراوە زۆربەی ئیشەکانیشمان فەردین ئەم بابەتانە نین و شتی بەردەوام نین ئەوەی فەڕەنسا حکوومەت لە دوای هەموو خەڵک زانی وەزارەتی شەیدان لە دوای خەڵک زانی ئێمە لێرەوە ئەمانزانی کە کەیسێکی وا هەیە ئەبێ لۆبی بۆ بکرێ ئەبێ بەدەمیەوە بێ دوای ئەوەی کە کەس نەبوو بەدەمیەوە بێت ئەسڵەن نەیانتوانی بیخەنە دەنگدان و ئەوانەوە ینی مەبەسم ئەوەیە تۆ وەزارەتێکت هەیە ئاگای لە شتەکان نییە کۆمەڵە خەڵکت نییە ینی تەنانەت فەندوەرگرتنەکانیش بۆ ئەوەی داعمی ئەنفال بکرێ ئەگەڕێن بزانن 1-2 کەسی خۆیان بدۆزنەوە لە ڕێەوە دامەکە بدەنە و ئالاساس بەعزێ لۆبی بکەن ئەمە ئەبێت دەستگایەک هەبێت دەستگایەکی نیشتیمانی بێلایەن خەڵکە دڵسۆز و لێزان و خەمخۆرەکەی تیاکۆ بکرێتەوە ئیشی لەسەرکەن ئێمە کاکێ من بەڕێزیان ئێمە پێکەوە یەکێتی نووسەرانی ژینۆسایدی کوردستانمان دامەزران کە بەڕێزی لە ئەنجومی باڵاکەیە ئاگادارە ئێمە ئەم باڵێن ڕێکخراوەمان دروست کرد ئەم یەکێتیەمان دروست کرد بەدەر لە هەیمەنەی حیزبی و بەشبەشێنەی حیزبی بە تەبیعی خەڵکی ڕەنگا و ڕەنگ و جۆرا و جۆری تیا دروست و کە هەمووی خەمخۆری ئەنفال و ژینۆسایدی ئەنفال بوو داوای ئەوەمان کرد ئێمە بە پرۆژە یاسیە پشتگیری ئەم یەکێتیە بکرێ بۆ ئێمە توێژینەوە و نووسین و هەموو ئەو کەسانەی ئەو تاقەتوانیانە کۆ بکەینەوە چوین سەرماندا لە سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان هەمووی بەسەرزارێکی پشتگیریان کردین و ئاکەین و تێپەڕێنین دوایی بەدەستوەردانێکی نادروست و بە شێوازێکی حیزبی ئیشەکان ئەو 2 ساڵە ڕایان گرتووە ئەویسە من ئەو هەتا ئەو پەیکەرێکی ئێستا هەمانە ئێمە بێ جارێکی تر با بڵێن 1-2 مانگی تر بیر لەوە بکەینەوە ئایا ئەم یەکێتیە چۆن ئیدارە بدەین لە دوای ئەوە شتێکی بۆ دروستکردن مەبەسم هۆیە ئێمە دڵسۆزانە خۆمان
کاکێ من ئاگاداری گیری هەوڵی فەردیش نییە دەرەوەی حکوومەت وەکو پێویست دژایەتی هەیە بەڵام مەبەستمەوەیە تۆ کاتێ هەوڵێکی بێلایەنانە ئەدەی هەموو ڕەنگەکان کۆکەیتەوە خەڵکە دڵسۆزەکە کۆکەیتەوە بەڵام لەو لاوەسێرەکەی پشگیریت ناکرێت نەک پشگیریت ناکرێت ئەیوەسێنرێ لە کێشی ئەیوەسێنێ لە ناو دەستگای شەهیدانە ینی پشگیری ناکرێت کە دەستگایەکە لە ناو پەرلەمانە. سوپاس دەکەم کاک هێمن سەبارەت بە دیکۆمنتکردن چی کراوە لە توێژینەوە لە کتێب لە کەرەستە و بڵێن جلوبەرگی ئەنفال کراوان لە مۆنۆمنت لە فیلم چی کراوە بۆ دۆسێ؟ دەست خۆش وەڵا کاکە برا ینی من ئەگەڕێمەوە سەرەوەی ئەوەی کراوە هەوڵی ئەفراد بووە هەوڵی تاکە کەسی بووە کراوە ینی تۆ سەیکە ینی بەر لە چەند ساڵێک وزارەتی شەهیدان نامێلکەیەکی دروست کردو و نەخشە سازی قۆناغەکانی ئەنفال و کۆمەڵی ئامار و هەندێک وردەکاری تیا بوو. پێشی ساڵێک بۆ ویستمان دەستمان بکەوە بۆ خوێندکارێکی ماجستێر هەموو وزارەتە ژوورەکانی گەڕای نوسخەیەکی تیانە بوو باشە یەک نوسخەیەکیانە بوو ینی ژمارەیەکیان کاتی خۆی چاپ کردو بڵاو کردوێتەوە و نیان بۆ لە کاتێکە ئێمە پێویستمان بۆیە کتێبخانەیەکی دەبوو لە ناو وزارەتی شەهیدانە بەلانی کەمەوە کتێبخانەیەکی گەورەی تایبەت بە جینۆسایت هەبوایە ئەو فلیمانەی بەرهەم هێنراون هەمووی هەوڵی ئەفراد بوو هەوڵی ینی تاکە شخصی بووە و دوکۆمنتکردن مەسەن فلانکە سە ساوە لێرە دوکۆمنتی دەستکەوتەوە ڕۆژنامەکانی سەردەمی بەعسی کۆ کردوێتەوە و ئەوانەی لێ بڵاو کردوێتەوە وێنەی گردووەتەوە جاتە دۆکۆمنتی کردوێتەوە ئەمانەی کراوە هەمووی ینی هەوڵی ئەفراد بووە ینی تۆ سەیکە وەک مامۆستاوتی مەسە پرۆژەیەکێتی نووسەران هەوڵێکی ئەشخاص بووە بۆ ئەوەی نووسەرانی بواری ژینۆسایت کە لە دوای نەوەتویەکەوە خەمی ئەم دۆسییان گرێتە خەمی خۆیان و هەستاونەوانە کارە لەسەرکرە لە چوارچێوەی ڕێکخراوێکی پیشەیە ئەم توانانێ ڕێک بخرێتەوە لە هەنگاوی سفرەوە تا سازانی کۆنگرەی دامەزراندن 3 مانگی خایاندووە بەڵام لە مانگی 11 2021 تا ئێستا پەرلەمانی کوردستان دەسی بەم ستافاگا بۆ یاسایەکی بۆ دەرکات باشە و بابەتەکە تێکەڵکردنی ڕێکخراوەکەیە بە ململانەی حزبی و کام حزب پشکیە بێوتیاوی کام حزب پشکیتیانە بێ بە حقیقەتی ئەم وەزعەیە ئێمە لە ساڵی 2019دا داوای 6,000 دلارمان کرد ینی تقریبا 8 ملیۆن دینار کە 3 پانێڵ لە وڵاتی هۆڵندا ببەسترێ بۆ کۆمەڵی پەرلەمانتار و نووسەری بیانی لەسەر دۆسەی ئەنفال وزارەتی شەهیدان ئامادە نەبووە باڵێ نووسراو بک بۆ ئەنجومەنی وەزیران لە کاتێکدا لە ئێستادا بە نیزگەی بڕی نیو ملیۆن دلار بودجەیەکی خەرج کردو بۆ 2 ڕێکخراو کە ئەم 2 ڕێکخراوە تا ئێستاکە پیجێکی فەیسبووکیان نییە بە حیسابی ئەمە لە ناوەندی دەرەوە لۆبی ئەەکەن بۆ دۆسیەکانی جینۆسایت لە ناوی 2 ڕێکخراوە هاتووە لە نووسراوەکانە بەڵام ئەم 2 ڕێکخراوە تا ئێستا پیجێکی فەیسبووکیانیش نییە کە ئاشنابین کێنین چالاکیەکانی ڕابردووان کێیە بۆیە تا ئێمە ئەوە بە یاسا دەستگایەک دامەزراوەیەکی گشتگیر و بەرفراوان دانەمەزرێت و ئیش لەسەر ئەمە بکاوە بودجەیەکی بێەوە ئەم دامەزراوە وەکو کۆمسیۆنی هەڵبژاردن یاخود دەستەی مافی مرۆڤ دەبێت دامەزراوەیەکی سربەخۆ بێ ڕاستەخۆ نەبەسترێتەوە بە ئەنجومەنی وەزیران تەنفیزی و بودجەی خۆی هەبێ بۆی سەرپشک بێ لەوەی چۆن کارەکە و چۆن هەنگاوەکانی باشە بەس بە زمانی بیانی چەند توێژینەوەیە چەند فیلمی نێودەوڵەتی هیچ هەیە کتێب هیچ کراوە یاخود کەرەستەی ئەنفال کراوان مۆنۆمنت جلوبەرگیان بەڵێ کتێبمان هەیە بەڵام ڕەنگە هەموو کتێبەکان نەگاتە ژماری 50 کتێب کەمتر لە 50 کتێبی و کتێبانە بە کوردی نووسراوە دواتر تەرجەمە کراوە و هەوڵی شخصی بۆ یەکی لەو کتێبانەی دوایین کتێبیان کتێبی دکتۆر ئیبراهیم مەلازادە بووە کە چاپی کردووە و هەندێ فلیمی وەسایقی و دوکۆمنتاری کراوە سەبارەت بە جلوبەرێک یا ئەوانەی ئەو کەرەستانەی کە ئەنفال کراوان پیان بۆ لە ناو گۆڕەوە کۆمەڵەکاندا ئەوەی هاتوۆتەوە لە ژمارەکانیان زۆر کەمە بەشێکی لە بەغا ماوەتەوە و بەشێکی لە مونومنتی باڵێن ئەنفالە لە چەمچەماڵ ئەگەر نا بە پێی قەبارەی کارە ساتەکە ئەوە نەکراوە هۆکارەکەشی بۆچی ئەو کارەکەی ئەوەیە بە فەرمی وزارەتی شەهیدان ئەڵێ 3300 ڕوفات تا ئێستا گەڕاوەتەوە هەرێمی کوردستان لە کاتێک هاتووەگە بە قەبارەی 1970,000ەکە بقارنەی کەی کاتە کەمتر لە سەتایەکیش باشە و ئێمە
با بڵێن ماوەی ئەوە بۆ 4 ساڵ دەچێت 170 ڕوفاتمان لە با بڵێن پزیشکی دادوەری بەغدایە بەڵام تا ئێستا ئەم دەسەڵات و ئەم حکوومەتە کاری نەکردەوە بۆ هێنانەوەی لە کاتێکدا بەپێی ئەو زانیارانی بوون هەمە نێزیک بە 10 گۆڕی بە کۆمەڵی تریش دۆزراوەتەوە بەڵام دەستگای شەیدانی عێراق و تێری تا و ڕوفاتانە نەبردرێنەوە هەرێمی کوردستان ئێمە گۆڕی تری ئەنفالکراوان هەڵ سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە جاش و مستەشارەکە لە 2007ەوە فەرمانی دەستگیرین بۆ 423 تۆمەتبار هەیە کە 258 کوردن بۆ دەستگیر ناکرێن یاخود لێخۆشبوون دەکرێت لێخۆشبوون بۆ تاوانبارانی جینۆساید ئەنفال بکرێت ئێمە شتێکمان هەیە پێوتێت دادگەری ڕاگوزەری یا گواستنەوە العدالة الانتقالية طبعا لە هەموو پرۆسەیەکی من چەندین جار باسم کردو و بەحس و توێژینۆشم هەیە لەسەر ئەم بابەتە لە هەموو پرۆسەیەکی جینۆسایدا کۆمەڵێک قۆناغ هەیە با بڵێن ڕەچاوەکرێ یەکەمیانەوەیە با بڵێن تەقەسی حەقایق و بە دوای ڕاستیەکانە چۆن ڕوویداوە یەکێک لەوانە بۆ نمونە سزادانی یا لێپرسینەوەی لەو کەسانی کە بڵێ تاوانباری یەکە من یەکێک لەوانە قەرەبووی مادی و معنەویە ئێمە لە کوردستانە هەر لە سەرتاوە ئەو پرسە ڕاستە لەوانێ بۆ ئاشتەوایی با بڵێن لێخۆشبوونێکی گشتی گرنگ بێ بەڵام سەرانی ئەو ئیشە ئەوانەی کە با بڵێن کە ڕاستەخۆت دەستیان هەبوو لە کارەکە ئەوان مافی ئەویان نەبووە بەڕاستی لێخۆشبوون بۆ ئەو کەسانە دەرکەن بەڵام من هەموو جارە واڵێم چونکە عقلەتی ئێمە عقلەتێکی حکوومەت و دەوڵەتداری نییە و عقلەتێک نییە کە بە ئێساشی پێوە بێ تەنها بە دوای دەستکەوت و ئەو شتانەی خۆیەوێتی وەتانێ ئێمە لە مەسەلەی موچەواچیمان کرد بە خەڵکی خۆمان لە کاتێک ئێستا کێشەی موچەشەیە بۆ کەسوکاریان فعال کراوە خزمەت گوزاری لە ناوچەکانیان بەڵێ کێشەکان زۆر زۆرن من پێ دەڵێم بیرکردنەوەی ئێمە بیرکردنەوەیەکی دەوڵەتداریانە نییە سیستەمێک نییە بۆیە ئەمانە هەر لە سەرتاوە پرسی مەسلەی جاش و مستەشارەکانیان بە جۆرێک ئیستیغلال کرد هەر یەکە بەشی خۆی برد بۆ ئەوەی کە جەماوەری خۆی پێزیاد بکات دواتر هەر ئەوانە بەشیان هەبوو لەوەی ڕۆڵیان هەبوو لەوەی کە جەنگی ناوخۆ شەڕی ناوخۆ زیاتر بڵێ گەرمتر بێ ئەمانە طبعا بێگومانە ینی هەمویان بەشێکی زۆری لەولا و بەشێکی لێرەیە با بڵین ئەمان جێگەیان کردنەوە نەک جێگەیان کردنەوە پۆستیان پێدراوە چیان پێدراوێ پۆست بەڵێ بێگومان من ینی خۆم ئەو کاتەی کەوە لە بیرم دێ وەکو ئێستاکە کە من تەمەنم 13 ساڵ بوو لە سەرقەڵای لای ئیمام شاسوار لە دەشتی سەرقەڵا کۆکرابووینەوە لە سەنگاو یەکێک لەوانەی کە مەفرەزە خاسە و ئەو شتانە بوو وەرگێڕ بوو وەرگێڕی کابرایی با بڵێن زابط بوو خەڵکەکان هادی ئەکردەوە بۆی کە بیانێرن و لێرە خەڵکەکە بگرن ئێستاوە ینی پۆسی هەیە و پلەی هەیە و زۆر لە ئێمە بەڕێسترە و قەدری هەیە و ئەوانە زۆر کەسەیە ئێستا لەوانە لە ناو دەستگای سەربازیان لە ناو دەستگای حکومیان و ئەبێ کە سوکاری ئەنفال بچێ تەشەبوسیان پێ بکا و داوایان لێ بکات و لیان پارێتەوە بۆ یەکیان دابمەزرێنێکیان نازان چی بکرێ بۆیە ئێمە ینی زۆر زۆر خراپ مامەڵەمان کردووە لەگەڵ ئەم کەیسانە مافێکی سەرەتایی وەکو موچەشدا وەکو پێویست دابین موچە خۆی ئەوەی کە خزمەت لە سەردەمی با بڵێن دکتۆر بەرهەمەوە موچەیەک با بڵێن بڕێنراوە ئەوە شتێکی ئیجابیە شتێکی باشە بەڵام ئەوەش خۆ بە دروستی نەکراوە هەیە 5-6 کەسی ئەنفالە موچەیەک وەرەگرێ هەیە جای وایە دوو موچە وەرەگرێ بەڵام لەولای یەکێتر نازان پێوەرەکان چۆنە هەندێکراوە بە شەهیدی سەنگەر هەندێک یعنی هەموو ئەمانە تەلاعوبی پێکراوەکو پێویستوە لە لایەکی تریشەوە یعنی هەر جارەی شتێکی لێکەن و هەر جارەی بە جۆرە مامەڵەی لەگەڵاکەن ئەمن پێ ناوتێ قەرەبوو خۆمە تۆ بۆ هەر شتێکی تری بۆ زیان نەکەوتێکی تریش بێ شتێک بکەی باش دکتۆر وەکو خۆت کە خۆی گەورە لە دایکتان خۆش بێ بێکۆبوون کاتیان فالەکە ئەو یاداشت کرد وەکو خۆتان لەگەڵ خوشکت لەگەڵ خاڵت کە سوکار دەڵێن بەڵێ چۆن ڕزگارت بوو خۆت بەڵێ من طبعا لە یەکەم جار لە کاتێکە بەعس دوای ڕوخانی سەڵدام ئێمە بەرەو دەرەوە ڕۆیشتین بەرەو با بڵێن دەشت ڕۆیشتین و بە بلادیەکان ڕۆیشتین دوای لە ئامادەکاریەکە ڕژێمی بەعس هاتەوە با بڵێن وردە وردەها بەرەو پێش هاتوو بۆ ئیتر لە دۆخێکی زۆر نالەبارە بووین ینی خەڵک نەیەوێرا بە ئاسایی بگەڕێین کار کۆپتەر لێدا با بڵین کوشتن هەبوو ئەم بابەتانە بە هەر حاڵ کۆمەڵێک چۆنەڵەی ڕاکردنمان کرد لەم دێ بۆ ئەودی لەو دێ بۆ ئەودێ لە کۆتاییە کە پرۆسەی ئەنفال ڕوویدا ئێمە هاتینە دەشتی سەرقەڵال لەوێ ئەوەی توانی بوومان لەگەڵ خۆمان هێنامان بووین بە 3 بەشەوە
برایەکم بەجیا بەدەشتا هات و هەندێ مەڕووماڵاتمان هەبوو من لەگەڵ خوشکەکانمە بەسارێکە تەمان ئەو کاتە سارە بە سوغرا ئەگیرا هاتین بۆ چەمچەماڵ و بە هەر ڕێگەیەک بوو لەبەرەوەی کەس بڵێن ئەسکەر و سەربازمان لەگەڵ سەر نەخرابوو خوشکەکانم توانیمان ڕزگاریان کەین خۆم لەگەڵ پاسەکات چوومە چەمچەماڵ بەحساب ئێمە وایە تیان گەیاندین کەوە لە چەمچەماڵ زەویمانە دەنێ و شوێنمانە دەنێ ئاوها بوو ینی تەنانەت من بەبیرم دێ لە چوار بوو سێی چوار بوو لە شۆڕش کۆمەڵە گەنج بەردیانە گردە پاسەکان من لە ناو پاسەکانە بووم پێم سیر بوو یانی نەمەزانی چییە کاتێ داخلی ناو چەمچەماڵ بووین مزاهرەیەک هەبوو بەردیانە گردە پاسەکان کۆپتەر ڕەمیە کرد ینی بەس ئێمە تێناگەیشتین چییە ینی لەبەرەوەی پێشتر چۆنەی وا تێ نەگەێنرابووین دوایی گیرام من بە بڵێن لە ناو قایم قامەتی بە بڵێن چەمچەماڵە وتر دواتر پرۆسەکە بە کۆمەڵ ڕێگە دوایی ڕۆژی داهاتوو دایکم و باوکم و خوشکێکم و تەنان دایکم تەمەن حامل ئەوانەش بوو ئەوان بە پاسێکی تر هاتن و سەربازیان لەگەڵ سەرخرا بوو ڕێگایان نەدابوون بە بڵێن دا بەزێنرێن کاتێکە هێنرانە ناو چەمچەماڵ لە قایم قامێت جیاکرانەوە لە یەک دایکم و خوشکەکەم لەلایەک و باوشم لەلایەکی تر باوکم لەو کاتێک کە بالیان کردبوون و سەرکەوتبوون لە زیلەکانە بە ڕێگەیەک ڕای کردو بەڵام دایکم و خوشکەکەم و باون ئەوە لەو پرۆسەیای تر ڕۆیشتن و نەهاتنەوە بەس ئەمە ینی وڵی بەدی کۆمنتان کردو خۆت وەڵاهی من هەندێشتم بابەتم لەسەر نووسیوە و ئینشەڵا قسەی تریشمە بێ لەسەر بەتایبەتەوەی دایکم لەم ڕۆژانە ئینشەڵا سوپاس دەکەم کاکێ من دوو خولەکێکمانەوە بە کورتی ینی چی بکرێت ینی ئەو بێ باکیە بۆ مەسەلەی ئەنفال لەسەر ئاسی ناوخۆیی بێ ڕێکخراوەکان بێ ڕاگەاند بێ بە کورتی بە سوپاس دەکەم بەڵێ زۆر سپاس وەڵام من ئەمەوێ لەسەر بابەتی جاش و مستەشارەکان ینی دەسەڵاتی کوردی لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەکی نایاسایی لێبوردنی بۆیان دەرکردووە بەڵام نێشی توانی و بەلانی کەمەوە ناچاری ئەوەیان بکە کە بێنە سەر شاشەی تەلەڤیزۆن بە وشەیەک داوای لێبوردن لە قوربانیان و کە سوکاری قوربانیان کە ینی کارە ساتەکە ئەوەیە وا سزانە دراون ئامادەش نین داوای لێبوردن بکەن ئەوەی گرنگە لەم قۆناغەیە کە من ئەمەوێ ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئێستا تەوژبێکی فراوان دروست بووە لەسەر ستایشکردنی بەعس و پیا هەڵدان بە ڕژێمی بەعس و هەندێک جار نکۆڵیکردن لە تاوانەکانی جینۆسایدی کورد پێویستە بە پەلا پەرلەمانی کوردستان بە یاسا هەم ستایشکردنی بەعس قەدەغە بکات و هەمیش سزا بۆ کەسانەدانەکە نکۆڵی لە تاوانی جینۆساید دەکەن ڕاستەوە نکۆڵیکردن زیاتر خەڵکانی دەرەوەی کورد دەیکەن وەک نزار خەزرەجی تاوانبارەکەیە و لە یاسایش هەبێ بۆی ستایشکارانی ڕژێمی بەعس سزا بدا بەڵام ئەم یاسایش نەبێتە هۆی ئەوەی کە ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ پێشەل بکات. بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەڕێزان کاک هێمن حەسیب هەروە دکتۆر فاتح سەنگاوی سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ